ڕۆژێکیان پێغەمبەر صلی الله علیه و سلم بەلای کۆمەڵێک لە هەوڵەکانی تێپەڕی سەیری کرد گاڵتە و گەپ و سوعبەتیانە پێکەنن قاقا لێدن پێغەمبەر صلی الله علیه و سلم سەیری کردن پێی فەرموون سوێن بەوەی گیانی محەممەدی بەدەستە لەو تعلمون ما ئەعلم لەضحکتم قەلیلا ولەبەکەیتم کەثیرا ئەگەرەوەی منەی زانم ئێوە بتان زانیایە زۆر ئەگریان کەم پێکەنین ئەو خەڵکە سبحان الله هەرچەندی قەدێم وردەبمەوە کاتێچم لە لای مریشک فرۆشێک کە مریشکە فرۆشێ خۆمانم بیرەکەوێتەوە کۆمەڵی مریشک دانراوە لیان هەڵە بژێرە یەکیان هێنێتە دەرەوە قیڕەقیڕەگەکەن و لەبەر چاویانە یەکێک سەریانە بڕێ ئەوانی کەش ئاوا سەیرەکەن و دەردەکەنەوە بە دەنوگان لە عەرزەکە و گەنم خواردن وەکو لەگەڵ ئەوانیان نەبێ موشکیلیان نیە ئەوەی تەنیشتیان بر ئەویان بر ئەمیشیان هەڵگر کێشان و تیان نایشتا بە کەڵک نایە کەچی جەماعەت دەست پێکەنەوە ئەمان لێرەوە سەریانە بڕ قیڕەقیر سەریەخەنە ناو قوتووەکەەوە کە سەریان بڕێ و دوایەوەی خەنە ناو مەنجەڵە کوڵاوەکە ئەچان لێ بخوان دەنوکی خۆیان لە عەرزەکان یەک موشکیلیان نییە ئێمەش ئاوای یەک بەیەکمان ڕۆژ بە ڕۆژ خۆشەویستەکانمان هەڵە بژێرێن و ئەبرێن بۆ ناو قەبر ئەواڵەن عمری تەواو بیپێچنەوە ئادی کفن و دفنەکە ئافریاکەون تەعزیی فڵان کەسە لە فڵانە مزگەوت ئاوەرن بۆ سەر قەبران فڵان کەس مرد دوات خوا مرد خۆساغ و سەلیم بوو یەک بەیەکە پێچنەوە بەش هەر پێکەنین لەسەر قەبرانەکەش هەر باسی حساب و کتابی دنیایە و هەر سوعبەتە و هەر گاڵتە و گەپە و لەوێشە خەڵکەکە تاقەتی نییە ئەو دوو ئاەتی کە مامۆستاکەی خوێنێتەوە گوێ لێ بگرێت ئەگەر یەکێک عەقڵی هەبێت ئەگەر یەکێ هۆشی هەبێ ئەگەر یەکێ بیرکردنەوەی هەبێ پێویست بەوتار ناکە لەوێ خەڵکی عاقڵ بەس سەیری خەڵکی سەر قەبرانەکە بکە هیچی کەی ناوێت خەڵکی ئەو سەر قەبرانە هەموو وەکو من و تۆوا بوون هەر هەموو ئاوا کەسانێ بوون گۆشت و خوێن و ئێسقان ڕۆژی چەندجا سەیری ئاوێنەیانە کرد خۆیان جوانە کرد خۆیان قۆزە کرد جوانترین جلیان هەڵەبژار جوانترین خواردنیانە خوارد احتیمامیان بە گوانیانەیە بەرنامەی 100 ساڵی کەی دانابوو ئەو خانەوە ئاوا دروستکەم قاتی سەرەوەی بۆ بکەم کوڕەکەم بەرمە فڵانە شوێن باخێکم مێ لەوێ ئاوای لێ بکەم ئەم مەعمەلەم ئەم تیجارەتم ئەم نازانم چێختێک زاری پێچایە و فریای هیچ نەکەم هەر هەموو کۆمەڵێ ئاواتی زۆری لەگەڵ خۆیان بردە ناو قەبرەکەوە